السلام عليكم ورحمة الله وبركاته. أقداريك بدا نشواني هلبجو سيروان ودوروبري. أم جاسوستان بي ناسينم كناوي حزيفة أسامة ملاحة مؤمني إمامية. أمتي ومتشيا كناوي حزيفية لقل رنجاء لسر كمبيوتري أوبراسيوني شتكاني يكيتين لهلبجي شيء. بيشتر لك الار خوندوي دي سالي 2014 2015 للرجلات وهاتوتو بو سيروانو اسماليان لمجمع سيروانا. أم تتكسجا جاسوسيەکە بەسەر هەر گەنجێکی سیروان و هەڵەبجەوە زۆربەی زۆری گەنجەکانی سیروان لەگەڵ کۆمەڵی گەنجی هەڵەبجە ئەم تووتکەسەکە جاسوسیان بەسەرەوە کە ڕسمی ماڵەکانیان ئەگرێ ڕسمی ژمارەی دەرگاکانیان ئەگرێ ڕسمی خۆیان ئەگرێ و تەسلیمی ئۆپراسیۆنی ئەکات و ئۆپراسیۆن و چەتەکان یەکێتی شەوانە دێن ئەدەن بەسەر ئەو ماڵانە هەر مناڵێک لە دووجێلە لە سیروانە کوڕەکەی گیراوە براکەی گیراوە ئەمە ڕۆشتووە ڕسمی کۆڵان و شتەکانی کردو و تەسلیمی چەتەکانی ئۆپراسیۆنی کردو و داوەتی بەدەستەوە لە هەڵەبجەش ڕۆشتووەتە کۆمەڵی مزگەوت نوێژی خوێندووە لەگەڵ کۆمەڵی نوێژخانانە تەسویری مزگەوتەکەی کردووە تەسویری کۆمەڵی کەسی کردووە و کۆمەڵی گەنجی مسلمانی هەڵەبجەیشی داوە بەدەستەوە ئەڵێم خەڵکی هەڵەبجە خەڵکی سیروان ئەو تووتکەسەگەی ئەو دوو تووتکەسەگەی کەوا کوڕەکانتان جاسوسیەکەن بەسەر کوڕەکاندانەوە ئەڵێن ئەمانە داعشن و ئەمانە ئیرهابن یەکەمیان ئەم هەتیوەیە کە ناوی حوزەیفەیە دووەمیان ڕەنجەیە کە خزمی سەرخێڵی ئۆپراسیۆنە ئەم دوانە جاسوسیەکەن بەسەر مسلمانانی هەڵەبجە و سیروانەوە بۆیە ئاگاداری بن و زۆریش خەڵک ڕۆشتونە دەسەر کەسوکاریان و تویانە کاکە کوڕەکەی تۆیە مناڵەکەی ئێمەی فراندووە بەڵام دیارە کەسوکاری هێشتا وازانن ئاسمان سەرفی پێوە نییە وازانن ئەم شتیان بۆ ئەچێتە سەر کاکی گیان تۆ لە پێناویەکێتی یا لە پێناوی کۆمەڵی میلیشیا ئاوا کەسوکار و هەموو کەسەکانت سوکەکەی دڵنیا بە باجەکەیەتی بۆیە دەسەڵدرێ لە جاسوسیکردن واز بێنە لە جاسوسیکردن ئەمە خەیری ئەوەی کە ڕسمی کۆڵان و ئەوە شتێک لێ شارەزایە لە کۆمپیوتەرە شارەزایە لە ئایتیا واتە تۆ داوانێتەوە لە ڕێی ئایتیەوە لە ڕێی کۆمپیوتەرەوە ئای پی کەسەکان وەرەگرێ و تەسلیمی چەتەکانی یەکێتیەکە و چەتەکانی یەکێتیش ئەدەن بەسەریا ئەڵێن ئەمە داعشە و باقی وەسەلام ئەوەی ئەم تازەکیە زۆربەی زۆری تێگیراون دەستی ئەم تووتکەسەگەیتیا بۆ بەناوی حوزەیفە باش بیناسن لەگەڵ ئەو ڕەنجەیە کە ئەو لە خەڵکی تاپەکوڕەیە لە ئەسڵا بەڵام لە هەڵەبجە دانیشێ ئەم دوانە دوو هەرە گەورە جاسوسی چەتەکانی ئۆپراسیۆنی یەکێتین و